ئەو کاتان باش هاوڕێیان چۆنن باشن. وەڵام دەزانیاری گرنگم لۆ هاتیە چار پێنج خەبەرم لێ دروست کرد بڕواکم بەش پێ شەشەکەمایە گەرەک سۆرە ئینسان پێشی گوناها بە یەک بابەتی دای بڕێژی و کەس شتاقەتی بابەتی درێژی نییە. بەرحاڵ کۆمەڵێک زانیارەکان گرنگە و تا ڕادێکی زۆریش بە دوات چونمان کردی ڕاستە، چکە ئێمەش خەبەرمان دەرێتێ لە فلتەری دەدەین بەڕاستی، بە تایبەتی ئێو سەرچاوانەی کە نوێ بنیان لایان ناسین ئەتر بەس بەرحاڵ خەبەرەکان گرنگە. مەشۆکو ڕۆژنامە نووس ساڵەکوانێک دێتە دەستمان بڵاو دەکەینەوە سەد بارە ئاسای دەکەم زۆر جار بە ئێمە دەگوترن لەسەر کاکەچی من کەس دەبات لێرە یەکێک بڵێ ئەمن ئەو خەبەرم دایتە قادر نادری لەسەر زدی لاهوری، زدی پاڤێلی، زدی کوڕەکانی کۆسرەتی بڵاوی نەکردەوە. یعنی ئەمە قڕچیە بەسەری خۆمان بکەین، زۆربەی خەبەرەکان لەسەر پارتی دەگاتە دەست ئێمە خۆمە ناتوانین درۆ بۆ نیێستا مەسەڵەن ئەو خەبەرە هەیە باشە شتش دڵخۆشکەرە یان ئەوەیە کە نەک بڵێ دڵخۆشکەر حتا ئەوانە تێکدری بەریش بن بەسەرێک لایانی نێگەتیفی هەیە. من لانەی نێوان کوڕەکانی کۆسرەت و پێچی ماڵی جەرا تاالەبانی لەسەر ئەو نەخۆشی پارە نازانچی وەڵای ئەوانیش یعنیش کێشەکان بەوانە دەتەقتەوە گەنام سەبەبی سەرەکی هەموو ململانەیە بە ئاوڕێن مەسلەی دەسەڵاتی سیاسی و ئابوووریە هەردوو لای ساکات باسەرنێسیر و مەسروریش دەکەین. هاوڕێیان یانیان دێ زانیاری گرنگ لەسەرەوەی هاتێک و مەسرور بارزانی هەوڵی پاوان خوازی چاردەوروبەری بابیشی دەدان نەکەردی خۆی ئیبابیشی بارەگای سەرۆکی هەرێ هەوڵی کۆنتترۆلکردنی خەڵکەکانی نزیکی خۆی یان ئەوانەی کە سەر بەونینە سەر بە نێچیرن بڕە فرەیان دەدا. هەر لەو ڕوانگەوە چکۆ بارەگەیە لە هەدا چنددە مەکتەبی سەرۆش پێرە بۆ تراوت خۆی نۆتنۆ دەڵێن دروست بووە نۆتنۆە چەندە هەر مەسرور سەرپەرشتی کردە پێشتریش ئێستا شەر بەخۆی سەرپەرشتی بارەگای بارزانانی دەکا بەڵام لەتێکەوەش هەوڵ دەدە دەریان بکە ئەوانەی لە نێچیر نزیکن ئەوانەی بە سەد تەسلیمی نابن دەریان دەکەستۆ من هەندە نمونە باز دەکەین لەوە چکو بارەگای ئێستاکە بارزانی نەک منافس سەرۆکاتی هەرێمە ئەسڵان سەرۆکاتی هەرێمی کردە گاڵتە جاریەک وەنێچیر هیچی بەس خەریکی ئەو علاقاتە کۆمەڵایەتیان هەیە بڕوا بکە لە ئەو کوزارەکەی ترگوتم هەر وەزعی زۆر شەڕە وەرە بابە وەرە بۆ ئۆپۆزیسیۆن. مەسرور بارزانی بە ناوی کەمکردنەوەی کارمەند و ئەو شتانە نییە ئیتر زۆر کەسی لادا بەس چێ لادا ئەو کەسان لادا کە لە مەسەلەن مەسروری نزیک نییە لەگەر نێچیری نزیکە بن کۆمەڵێک زۆر لە کەس سەربازی لەوێن دەرسەربازیان ئەوانەی کە بە پلەی سەربازیان هەبووە لادا و ڕوتەحویلی گوڵانی کردە هێزی گوڵانە چیە سەر بە لەشکری گوڵان وازەم سەر بە مەنسوور بارزانیە بەوانی وێن دەریات دەکاتن. ئەو کات زکری موسەکە لەو ماوانە ڕکلامەش کردووە زانە پەیزی سێبەر بۆ خۆی ڕکلامی کردو کەەوەی خۆیت ببورن پەیدی سێبەر کە گووە دەرکرایە وەزئی خراپ هاوڕێیان ئەو مەجموعانە قورمساغیشن لێرە زکری فێرە ئیشی قورمساغیش بوو لە پشتەوە دەڵێن خەبەری بەخۆی دایتە پەیزیش جوالەکە دەرەکرێت دوای ئەوانە خڕدەگەنەوە چن ئەمە مانە شتیان لەسەر دەنووسینیان خاڵ شتێچن دەدەنە پاراستن ئەڵێن لەسەرمان نووسرایە ئەڵێن ینی لەو ماوانە پەیزێک بوو نازانم چ پەیزێک بوو بەڕاستی ئەمیش وازەم لای خۆم شێرم کرد کە زکری موسا بەرپرسی ڕاگەیاندنی بارزانی دەرکرایە بەڵام دوای دەرکەوت ڕاست نییە بە پێیزانیارێکان مایە لە شوێنی خۆی بەڵام هەندێک کێشەی هەبووە کێشەکەشەوە بووە خێزانێکی کوردی ڕۆژهەڵاتی ئەوزەم نای سۆمایەوە بزانم هەندێک نهێنی مەترسیداری لە ئەو ژنە باس کردی و گەندەڵی و ئیترە لەگەڵ ژنام کێشەی هەبووە چی هەبوو ئەوش ژنەکە هەمووی تەسلیمی پاراستن کردی ئەو چۆگوتی ئەو شتانەیە و ئێستا هەموو بۆیە ئەوانی ژیان تون کچک و سکرتێر ڕۆژنامانی بارزانانی نبینێنی بباتە دەرێ بە تەواوەتی مەسرور بارزانی کردی ئەڵقەیەکی بەردەستی خۆی زکری ڕاستە سکرتێر ڕۆژنامە بەس کۆمەڵێک بەڵگەی بەر لە ڕێگای ئەو خێزانەی وەک باز دەکەن کوردێکی نوێ ڕۆژهەڵاتە
و ئەو زکری ببوون ئیتر ژنەکەش کاتلای پاراستن نەکردیەوە هەموو نێنەکانی پێگوتیە تر پاراستنش بانجی زکریان کردیە و ئێستاکە وەکو ئەڵلقەیەکی بەردەستیانە ئەگەر لە بارەگای بارزانیشبی بەڵام هەر لە بەردەستی باڵی مەسرور بارزانیە ئاوران بۆ زانیا دەبن ئەو زکری موسا من نازانم بەس ئەو کەسانی کە هەواڵیاندا بە من کە لە کۆن و ئیطلاعات بۆ لەگە داچی سەر و قادر ینی داچی سەر بە ئیطلاعات بۆ زانیاری هینایە و بردیە و کۆمەڵێک کێشە و شتی کێ خێزانی نەگرەوەی کە نازانم کەس نزیکی خۆی کوژە و دۆڵەمەڕیشە ینی بارزانانی شەویتر لەیان دەرناچتن بەس قەز لەوەیە ینی بە تەواوەتی کۆنتترۆلیان دەکات دوو شیفا بارزانی کە خوشی نێچیری دەکنە بۆ سکرتێری تایبەتی مەسعود بارزانی بکوڕنی هات بارزانی دەکە یا و دیار بوو کە لەگەڵ مەسعود بارزانی زۆر تەبانە بووە دەرکرایە 2 ساڵ دەبیت بەندێکدەێنە سەر هاتنە دەسەڵاتی مەسعود ڕێی خراپ بۆ و تەدەخل لە بارەگای سەرۆکایەتی بارەگای بارزانی زۆر کردی بەس تەفسیرەشکە شەیەکە با 25 میلیۆن دلار دەمانچەی وەزارەتی پێشمەرگەی دزیە و فرۆشتی ئێران و ئەفغانستان بەختیار شاخی ئەوش گومانی دەکرایە کە سەر بەرمچیریە و لەگەڵی نەرمە و دەرکرایە بەختیار شاخی تایر هەورامی قسەیکی دەگوتی بارەگای بارزانی ئەو بارەگایەیە کە ئەگەر هەموو کوردیش کۆنە بتەوە هەموو ماڵی بارزانیە کۆکردەوە وەزئی شەڕە ئەگەری دەرکردنی هەیە مەحموودە سووش ئەوکو گوتم لە پۆستەش پێشتر مەسرور بارزانی لێ نامرتەعە هەم لە هەموو کلاسی شەکان نامرتەعە لەو کۆنگرەی ئەگە بکرێ هاوڕێیان بڵێن کۆنگری پارتی بڕێڕا بوو لە مانجی 5 بکریان سەرەتای 6 تا ئێستا هەر ئەسریان نیە یعنی ئەلانەجی گەورە و گرانیان کرد کۆنگرەی دەکەن تا ئێستا ناتوان کۆگەڕ بکەن لەبەرەوەی بینیان زۆر ناخۆشە و ئێستا باز دەکەن ئیتر مەحموودە سوور وەکو زۆربەی کلاسیکان فتڕۆ دەکرێتن ئەو گروپە و موقعاتی زۆر ئەساسی هەیە کە بەرپرسی ڕاگەیاندنە بۆیە مەسرور بارزانی بە تەمایە هەیە من هەورامی دابن دیارە قرارانە هەموو تا ئێستا بەس خۆ چیە قرار بە 1 دقیقەت کە دەگۆڕێ بەس ئێستا هەیە من هەورامی مڕەشعە و ئەگەر هەیە من ئەوی کە پێی دەڵێن یەک بست بکرێتە مەکتەبی سیاسی و بەرپرسی ڕاگەیاندنی پارتی ئەو هێم نام ئەوەی هەیە قەت ناتوانانی نازانم دەترسێ هێ من عیب جاوی تەلەفۆنی خەڵک نادەوە کاکە قسەک سادە بە کوماڵی بارزانی کە باست دەکە زۆر کەس جابدەوە تەلەفۆنەکە لۆ دەکەین 2-3 جار ڕێیان بڕوا بکە نامەم لۆ ناردیە نامەی دەنجی ینی مەحموودە سووریش فڕێ دەدرێت ئەو کلاسی چیە لەوەی گومان دەکرێت سەر بە باڵی نێچیرە لای دەدرێت ئیتر مەسرور خەڵکی خۆی دادەنێ لە شوێنی و ئەگەر هەیە بەڕێوبەری تەلەڤیزیۆنی زاگرۆس و کوردستان تڤ کە پێشتر بارز بووە برای نێچیر و خوش و لارساوای مەسرور ئیتر ئەو دوای ئەوە کارواناکرەیان هینا دوای کاروانیشان لادا کابراایکی مەسیحیان هینا ناوەکەی نووسی بۆ لای ئێستا گەندەڵێکی زۆری لێکەشف بووە لە 2009 چەندە نازانم گەشت و گوزاری ئەوەی لێ لەسەر تاپۆ کرایە ئیمەسیفی یعنی تەسەوەر کە وێنەگرشی بارزانی گەشت و گوزاری مەسیفی لەسەر تاپۆ بکرێ ئەدەی بەخۆیان چیان نەزن تۆپای دەبێت فازڵ میرانی چی هەبی بەنمونە ئەدی برایەکانی نێچیری برایەکانی مەسروری کورە ئامۆزایەکانی بڕۆ دوێت دەبی چیان لەو ملەتەی کردبی بۆی ئەو کابرای مەسیحیەش ئەگەری زۆر هەیە لە کوردستان تڤ لا بدرێت بۆتان حوسێن سەرنووسەری باس نیوز دابندرێ هاوڕێیان خاڵشکا ینی لەو ماوانە ڕابردوو مەسرور بارزانی هەوڵی زۆری دابوو کە یعنی کۆمپانیای سلاحەدین هەیە سەر بە نێچیرە ئەو دەڵێن بەشێک لە ملک و ماڵی سیروان بارزانی شتدا ینی نێچیر و سیروان شریکایەتێکیان هەیە لەو کۆمپانیای سلاحەدین بالمقابل مەسرور بارزانی کۆمپانیای ستێر گروپی هەیە ستێر گروپ سەرۆر پێداوی ماوەیەک سەرپەرشتی دەکرد تر
ئەو ماوەی مەسرور بارزانانی هەوڵیدا بچکوسە زەویزارە جێگەلک زۆریان مەسەن کۆمپانیای سلاحەدین و ستێر ئەوانە سەرپەرش هەموو بەشەشیان هەیە دەیان کۆمپانیای بچوک بچووکیان هەیە بوویتەوە ئەو دووە دەوڵەتن ینی ئەو دووە دەوڵەتن کو مەسەرەن ینی بەنمونە جمهوریەکان کورە لە هەموو شوێنەکان جمهوری و ئەوەکان ینی حزبی عمال و حزبی محافزینی بەڕێتانی دوو گروپ هەریەک لەوانە دنیایەکشتی خۆی هەیە ینی نێچیر و مەسۆشک و دوو زانکۆیان هەیە دوو کوڕیان هەیە دوو ڕاگەیاندنیان هەیە و دوو کۆمپانیاشان هەیە ئین نێچیری ناوی سلاحەدینە زیاتر ئەوە ناوی ئێستەیەکە ئیتر شەڕیان لەسەر کۆمەڵێک زەویزاری زۆر دەوڵەمەندی چادەوروبەری مەتار و نزیک پەرلەمان و ئەوانەیە کە نرخەکەی گەلەگەلەگەلک زۆرە و موقع استراتیجی هەمووانەی خەڵکی هەولێرن دەزانن ئەم موقع استراتیجیە نێچیر مەسئول بارزان بە ناوی گەندەڵی ئەوانە بەتەما بوو کۆمپانیای سلاحەدین لەو نزیکانە بداتە دادکە بەڵام نێچیر بەرلەوە هەڵسا خۆی ئیفلاس پێ کرد وتی ئەو شەریکەی ئیفلاسی پێ کردیەوە و هەموو ملک و ماڵەکانیش تەحویلی سەر کەسە کردیە ناوی عەبدولمتەڵیبە وەزەم کوڕی حەسەنەکە بەخۆشی ینی مەسئولی دارایی نێچیر بۆ پێشترێ و من نازانم نووسم حکوومەت بە زەزامی نێچیرە ئیتر بەخۆشی دزەچی گەورەی عەبدولمتەڵیب و هەریش پێشی گوتیا هەر بێ لێرەوە بی لەبەردەستی مەسرور نەتوانێت بیلگیری و تەنازولی پێ بکە و ملک و ماڵەکان هاتە دەرێ ئامانجی ئەوە بوو شەریکەی کۆمپانیای سلاحەدین دابخات و ملک و ماڵەکانی هەموو لێداگیر بکە کە ملک و ماڵێکی زەوی زۆری لەبەردەستی نێچیرواندا هەیە مەسرور لێی وەربگرتەوە بەڵام ئەو پێشتر خۆی هەڵوەشاندەوە گوتی فلاسم کردیەوە ملک و ماڵەکانیشی بە ناوی کەسە کردیەوە کەسەکەشی ناوی عەبدولمتەڵیبە ڕەوانی ئەوروپا کردیە ئەتەنەکەویتە بەردەستیان چکۆ تا ئەو لە بەردەستی نەبی هیچ ملک و ماڵێک لە ڕووی قانونیەکەەوە شەڕە قانونیەکەی دەرێن ئیتر ئەو کێشەیە هەیە کەمیشتنی هاوڕێیان و دەڵێن لەسەر ئەو پارچە زەویەکی زۆر گەورەیە کە بای 4 میلیارد دۆلارە لە چادەوروبەری پەرلەمان و حکوومەت و یعنی مەتار و ئەو منتیقانە شەڕەکی گەورەی لەسەر ئەو زەویزارانەی ئەو منتیقەیە هاوڕێیان خاڵش کەش ینی ململانێکانی ئاریان و ئیدریس خۆتنیتەوە ئەوانیش دەتەک دوو تەلەڤیزیۆن دوو زانکۆ دوو ئەوەشیان هەیە بەنزیخانەیان هەیە یعنی دوو بەنزیخانەی هەموو هەولێر دووهۆک دوو کەسێ یەک بەنزیخانەی بەس ببوورم کورد نەفت ئیدریس نێچیروان بارزانیەوە دەڵێنان دەگرێن داچی لەگەری شیریکە نەبیلە خان ئەوە ئیویە و ئاریان مەسرور بارزانی ناوی نۆرس ئۆیل پێشووتر هەموو شەریکاتی حکومی هەموو سیاراتی حکومی دەبا بچن لە کورد نەفت بەنزین تێ بکەن ئێستا بە بڕیارشی نوێی مەسرور بارزانی هەمویانە بۆ دەبی بچن لە نۆرس ئۆیلی کوڕەکەی بەنزین تێ بکەن بەنزین و سوتەمەنی لەوێن دەبکەن یعنی ئەو گورزە ئابوووریە لەوان وەرگیرایەوە لە ماڵی نێچیری بە خۆی دایکە کوڕەکە خۆی کە خاوەنی بەنزیخانەکانی نۆرس ئۆیلە ئەمە جگەلەوەی یعنی هاوڕێیان دەڵێن بەنزین ئێستا مەمنوع کرا لە هەولێر و دۆهۆچێ تەسلیمی بێتە ناو هەولێر ئەو بەنزیخانەی مەسفاکانی ناو هەولێرێ ناو ئەوە یعنی لە دەرەوەی هەولێر و دۆهۆک مەبەس ئەوەی بێ مەسەرەن هەمووی درایتە ئاریانی کوڕی خۆی کە بەنزین سۆپەر ئەمە نازانم سۆپەری پێدەگوترێ پێشتر لیتری بە 600 دینار بووە ئێستا لەوەتی هاتیە لەوەتی ئەو ماوەی کە ئومێد خۆشناویش دەڵێن بوویتە محافز بوویتە 1000 دینار و هەندێک جار ڕۆیە لەو 1100 دیناری 1100 دینار ئەوە بەنزین کەچی لە سلێمانی کە بڕیاری حکوومەت جێبەجێ ناکرێ باش سەتی لە مووسڵی تەنیشتیان نیو سەعات 40 دقە لەولاتر 550ە بەس لە هەولێرێ لە دهۆچێ بە 1100
دیناری لیتری تێدەکرێت. ئیتر ئەو شتانە هەبوو هاوڕێیان ئەو بەدەر لەەوەش ئەم لە لایوی تریش پێم گوتیانی نێچیر ئەگەر هەیە بەشێک لە مەکتەبەکەی بباتە یان ماڵەکەی باتە سلێمانی بە حکومی داچی سلێمانی بەس درۆی دەکات بۆ زانیاریتان درۆی دەکات لە ترسانە احتیاتی خۆی دادنێ و هەندێک دەڵێن یعنی هەندێک دەڵێن بە دەردی پەرشێ وتی هەندێک دەڵێن کە پەخشی ڕاستە سەرەکی ڕووداویش ماوەکە چتە سلێمانی ئەوەی ترسیانەیە هاوڕێیان ململانەی ناڵەکانی کۆسرەتی لەگەر ماڵی کۆسرەتی لەگەر ماڵی تاالبانی و ئایندا شێخ لە ئایندا لاهور ئەفەندی و پاڤێل و قوبات مەسەرەن مەسرور و نەیچیر بڕوا بکەن بە کەس ڕناوەستی لەبەر ئەوەی ملیارەها دۆلارە شەڕی ملیارەها دۆلارە تۆ مەسەوە دیتان نێچیر لادرایە مەسرور بارزانی هاتیە گەورەترین زەڕوی اقتصادی لە ماڵی نێچیر دەدا بنمونە ئێستا ماڵی کۆسرەتی بەرەو ئیهمالکردن دەڕۆن ئیتر ئەوانیش لەبەر ئەوی دنیاک بەرژەوەندی ئابوووریان ئیتر چ لەگەڵ لاهور و لەگەر پاڤێلی لە قۆناغی وا بەرەو ململانێ دەڕۆن هەروادێ ململانەکانش دەکەویتە ناو میدیا هاوڕێیان لە پشت پەردە دەکەویتە ناو میدیا ئاخیری دەتەقتەوە بەداقەوەش کێشەی کوردی لەو مەحبێنی سوک و سەلیم کردیە ئەمە بەدەر لەو ئەوەی نێودەوڵەتیەی کە ئەو بۆیە بڕوا بکەن یعنی ئەو ژنەی کە بە دۆستی کۆرت ئەو ژنەی دوێنەی لە کۆنگرەی یەک ڕێزی دەستورە نازام چەشتە قۆڕانە کە باز دەکرد کە هیچی نییە هەموو چونەوەندە تانەوتە شەریان یەکتریدا هیچی لەگە کەستەبانی هەموو ژدێ بەس درۆی دەکاتن وەزعی کورد زۆر خراپە دوو حاڵەت وەزعی کورد زۆر خراپەکەەوە بابەتی من نییە چۆن لەسەرم یەک لەسەر ئەو ئازادی سیاسی مەسرور بارزانی بڕووی دەهەندا ینی دۆستەکانی لە کێشەی کورد دوورخستەوە و هاوکات پیشانیشیدا یعنی ئەو دەسەڵاتەیە مەسرور بارزانی ئەنتی دیموکراتیە ئیتر بە ئەوروپاەوە ئەمە ناڵێنەوانە سۆپەر دیموکراتی بەس ئامادەش نین بتحەوێنەوە و پارەت بدەنێ و خەتیسی شەشیان لۆ دانایی و لەو هەموو دژمنەی بتپارێزن کە قەوارێکی دەڵەمەیە دەڵەما هەموو تەنزان دەڵەمە چیە کەسیە توش بیانکێتی دۆرست یعنی شۆشیان گرتیە بڕوا بکە شۆش ئەوانیش گرتییان بۆیە گورزەکی زۆر گەورەی لە خۆیدا لە کوردیشیدا زایدن گەندەڵی و دوو ئیدارەی هەموو دۆستەکانی کوردی بێزار کردیە نەک گەندەڵیەوە مافیابوون و تاڵانی و ئەزمونونەك 30 ساڵە ناتوانن یەک بگرنەوە ئەجار کێشەی کورد زۆر خراپە بەدەست ئەو منداڵ و تاڵانە هەر بە ڕاشکایی بڵێن بابەکانیان بەڵابوون ئی هەر هەمویان کوڕینە و شیروانیش هاتە سەرێ ئانیش لایەکیان بڕیە ئیتر دز هەر دزە باڕێیان ئەوی 10,000 دۆلاری بدزی بڕوا بکەن ئەوی 10 ملیۆنی بدزی هەر دزە ئەوانیش کوڕەکانی و شیروانیش لایەکیان کوڕی کۆسرەتی کوڕی تاالبانی و برازای تاالبانی و کوڕی مەسعودی و کوڕی ئیدریس بارزانی و کوڕی هەنیهادە و عەمرە و زەیدە و کوراجە دوای وەرە خوارە تابقەکانی خوارێک بڕۆنە ناو پارتی وچێتی کوڕ و کچی زۆربەی مەسئولەکان ئەوانی شاتینە پێش ئیتر نیشتیمانێک ئەخیری خێربیرە دەست ئەوانە مەحاڵیشە چارەسەر بکرێتن ئایندەی کوردیش بە حکمی ئەوەی نەبوویتە قوارەیەش نێدەڵەتی ئەڵە ئامانجا کۆتایەکەی ئاش بەتاڵە بەدەست ئەوانە و هیچ باچیان پێ نییە لەبەر ئەوانە خراپترین حاڵەت تێیدەتەقێن دێنە ئەوڕۆپا تێیدەتەقێن دێنە ئەوڕۆپا بەرحاڵ هاوڕێیان ئەو وەزعانە هەبوو ئیستم پێتان بڵێم بەس دوای ئەوە هەوڵ دەدەم بڕە بیکەمە کورتە خەبەریش دنیایەک ڕێز و خۆشەویستی